لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا يا أرحم الراحمين واجعلنا للمتقين إماما. خۆشەویستان، بەردەوامین لە بەرنامەکەمان بەرنامەی پێشەنگبوون کە بەرنامەیەکە تایبەت چۆن دەتوانی کەسێکی پێشەنگ دروست بکەین کە ئەو بەرنامە تایبەتە لەسەر چەندەها بنچینە باز دەکەین. ئەو بنچینانە دەبتەوە هۆی ئەوەی کە بتوانی کەسێکی پێشەنگ دروست بکەین. وەکو باسمان کردم، بنچینەیەکمان هەیە، بنچینەی بەها کە 5 خاڵ لە 2 دەگرێتەوە. لە پاش بنچینەیەکمانە بنچینەی پلاندانانیش 5 خاڵ لە خۆ دەگرێتەوە. لە پاش بنچینەیەکمان بنچینەی پەیوەندیەکان، چۆن پەیوەندیەکان ڕێک دەخین. ئەم 3 خاڵەوە بە تەفسیلی باس کردیان، نزیکەی 75 بەرنامەمان لەسەر ئەم 3 خاڵە کردیان. هاتینە سەر خاڵی چارەم کە باسی لێهاتوویەکان دەکەین کە پێویستە ئەو کەسەی کە دەیەوێتە کەسێکی پێشەنگ چەندەها لێهاتوویی هەبی. یەکەم لێهاتوویی لە بەڕێوەبرنی خود کە ئەوە باسمان کرد، 5 بەرنامەمان لەسەرکردن. پاش هاتینە سەر خاڵی دووەم، لێهاتوویی کارژێڕی. لێهاتوویی کارژێڕی کە 5 خاڵ لە خۆ دەگری کە 3 خاڵمان باس کردی، ئەویش لێهاتوویی پلاندانان کە کەسێکی کە پێشەنگی خەڵکە کە پێویستە لە پلاندانە لێهاتوویی هەبی. لە پاش ئەوەی ڕێکخستنی کارەکان کە ئەوەش باسمان کرد کە بەرنامەمان لەسەر کرد، بەرنامەیەکمان لەسەر کرد کە توانای ڕێکخستنی کارەکانی خۆی هەبووی، تەوزیعکردنی کارەکانی خۆی هەبی کە ئەوەش بەرنامەیەکمان لەسەر کرد. لە پاشەوەی لە بەرنامەی 83 کە هەفتەی ڕابردوو بوو، باسی لێهاتووییمان کرد، لێهاتوویی پێشەوایەتی کە ئەو کەسەی کە دەبێتە کەسێکی پێشەنگ دەبی لێهاتوویەشتری هەبی کە ئەویش لێهاتوویی پێشەوایەتی. ئەویشمان کەمێک لەسەر باس کرد، چونکە مەسەلەی پێشەوایەتی کە تەفسیلێکی زۆر دەوێت، تەنها باسی خاڵە گرنگەکانمان کرد. هەروە لێهاتوویشتر هەیە کە ئەم بەرنامەیە باز دەکەین کە ئەم بەرنامەی 84مینە کە باسی لێهاتووی بڕیاردان دەکەین. کەواتە کەسی پێشەنگ دەبی لێهاتوویشتری هەبی کە ئەویش توانای بڕیاردانی هەبی، کە دیارە بڕیاردان لەو کاتەی یان ئۆتەیە حەسمکردنی شتەکانە، حەسمکردنی کێشەکانە یا حەسمکردنی کارەکانە. بۆیە کردارێکە چییە؟ ئەگەر بێت و برین بڕیاردان چیە؟ کردارێکە باشە چی لە خۆ دەگرێ؟ هەڵبژاردن لە خۆ، هەڵبژاردننی چەند شتێک لە خۆ دەگرێت. ئایا ئەم کارە بەم شێوە بکرێ یان بەم شێوە بکری یان بەم شێوە بکرێ، یان ئایا ئەم کێشەیە بەم شێوە چارەسەر بکرێ یان بەم شێوە چارەسەر بکرێ یان بەم شێوە چارەسەر بکرێ. کەواتە لێرە اختیاراتی هەیە. لەم اختیاراتەدا ئەم کەسە دێ ئیتیخاذ دەکە، بڕیار دەدا. بڕیارەکەی لە بینی سێ لە بن کۆمەڵێک چارەسەر یان کۆمەڵێک کاردا دێ اختیار دەکە ئایا جیهانیان چاکترە لە بۆچی؟ لە بۆ خودی خۆی یان لە بۆ موسسەکەی یان لە بۆ دەوڵەتەکەی یان لە بۆ ئەو خەڵکەی ئەو کۆمەڵگای ئەو بەڕێوەی لەبێ دەسەڵاتی بەسەرە. ئایا جیهانیان لە هەمویان چاکترە؟ ئەویش لەسەر ئەساسی سێ، لەسەر ئەساسی توانای مادی خۆی و هەروەها توانای مرۆیی و هەروە واقعبین بی دەبی لە بڕیارداندا. تەنها بڕیاردان بریتیان لە حەسمکردن و تەواو تۆ بریکاکە ئەمن حەسمم کرد، نەخێر. بڕیار اتخاذ القرار یان لێهاتووی بڕیارداندا دەبی ئەو لێهاتوویی بەڕاستی بە شێوەیەک لە شێوەکەم بیکڵێنی کە بتوانی چۆن دەتوانی ئەم بڕیارە بدەی لە بینی چەند هەڵبژاردێ. بۆی هەندێ کاریگەری گرنگمان هەیە کە لەسەر ئەوەی کاریگەری تەواوی هەیە لەسەر ئەوەی بتوانین کە بڕیارێکی چاک دەربهێنین. یەکەمیان ئەو کەسەی کە پێشەنگە کە توانایی چۆنە لە بۆ ئەوەی کە مشکلەکان حەل بکە. بۆی بتوانی ئەو کەسە ئایا دەتوانی بڕیار بدەن لە کارکردندا، تۆ فێری دەکەی
دەورەی لە بۆ دەکەیەوە ئایا چۆن مشکیلەیەک حەل دەکەین لەگەر کەسێکدا کە کێشەی لەگەڵ تۆ هەیە لەگەر چەند کەسێکدا ئەو مەهارە کە پێی دەوترێ توانایی چارەسەرکردنی کێشەکان، توانایی ئەو کەسە کە کاریگەری هەیە لەسەر لەسەر ئەوە ئیتیخاذ القەرار، ئایا چەند توانای هەیە کێشەکان چارەسەر بکات. دیارە کێشە چارەسەرکردنیش بەو شێوەی دەکرێت کە تۆ یەکەم شت لە خودی کێشەکە بزانی ئایا کێشەکە چییە. اینجا جاروەیە لە بۆ کێشەکان هۆکاری سەرەکیمان هەیە، هەروە هۆکاری لاوەچیمان هەیە. هەروە کاتێک ئەو کێشانە ڕوویدایە ئایا نەتیجەکەی چ بووە، دەرئەنجامەکەی چیە، کەواتە تۆ سێشت هەیە وەکو باز دەکەین وەکو دارێک قەدت هەیە کە هۆکارەکانی ڕوودانەکەیە، کێشەکە لە بۆ دروست بە کە خودی کێشەکەیە قەدەکەیە، لە پاشەوەی لەقەکانت هەیە کە ئەویش بریتە لە ئەوەی کە نەتیجەکان چیە، بۆ نمونە کێشەیەکی خێزانیت هەیە کە ئەو کێشە خێزانیە خەریکە لێک جودابوونەوە دروست بن، ئەوە قەدەکەیتی ناوەڕاستی چی ناوەڕاستی ئیشەکەی بزانە ڕێگەکەی چیە، ئایا هۆکارەکە چیە ئەم کێشە خێزانی ڕوودایە، ئایا هۆکارەکە لێک تێی نەگەیشتن ئەم دوو کەسەیە، اینجا لێک تێی نەگەیشتنەکە هۆکارەکەی چیە. کە تەمەشا دەکەی زۆر جاروێ لێک تێی نەگەیشتنی هۆکارەکان خودی خۆیتیان، جاروێ لێک تێی نەگەیشتنی هۆکارەکان کەسێکی دەرەچیە بوویتە هۆی ئەو ژن و مێردە لێک تێ نەگەن، کاتێکیش دەبینی بوویتە هۆی چیە جیابوونەوە خەریکە لێک زیاد، کاتێک لێک زیاد دەبنەوە چ ڕوو دەدا دەبتە هۆی ئەوەی ئەو منداڵانە بێسەر پرشتیار دەبن، هەوراها تووە عائیلە لێک جودا بنەوە، هەروە ناخۆشی ڕوو دەدات. زۆر جاروێ دەگاتە بابەتی دەرئەنجامەکانی ئەم کێشەیە دەبتە هۆی شەڕ و ئاشوبە. بۆی دەبینی یەکەم شت لە هۆکارەکان دێین ئەم هۆکارانە حەل دەکەین تاکو بتێین هێشتیکەین کە هێشتمان کرد کەواتە بەخۆی کێشەکە ناوێت، کەواتە لێرە وەکو دارێک وەسفی دەکەین ئەو کێشە کە ڕێگی هەیە، هەروەها قەدی هەیە، هەروە لەقەکانی هەیە. ئێمە دەبی یەکەم جار لە ڕێگەکان دەست پێ بکەین کە ڕێگەکانمان دیتەوە، هۆکارەکانی ئەو کێشەمان دیتەوە، اینجا دەتوانین بڕیار لەسەر چۆنیەتی چارەسەرکردنی ئەو کێشە تەنها دەرئەنجام نییە، حتا دکتۆریش دەچێت لای دکتۆر یەکەمشی ئاعرازەکان دەمیتەوە، بە ئاعرازەکان ئەوە ئاعرازەکان بریتە بە ئاعرازەکانی دیتەوە، کەسەکە تای دێتەوە ئەو باوەڕەمە خودی نەخۆشیەکە جاروی ناتوانێت دەستنیشانی نەخۆشیەکە بکات، چونکە چەندەها شتێ دەبتە هۆی ئەوەی ئینسان تای لە بۆ دروست بی. بەڵام کاتێک دەست هۆکاری سەرەکی نەخۆشیەکەی دیتەوە، ئایا ڤایرۆسێکە، ئایا بەکتریایەکە، ئایا چ شتێکە لەناو ئینساندا ئەو شتەی دروست کردیە، لەو کاتێک کە هۆکارە سەرەکیەکەی دیتۆ ڕاستەخۆ دەرمانەکەی بەسەدا دەکە هۆکارەکەی ناینی و نەخۆشیەکە نامینی و هەروەها ئەعراضی نەخۆشەکانیش نامینی. بەو شێوەیە کێشەکە چارەسەر دەکرێت، کەواتە دەبی ئەو کەسەی کە دەتوانی بڕیاردامدە دەبێت توانای چارەسەرکردنی کێشە هەبێت. وەکو باسمان کرد دووەم خاڵ توانای قیادەکردنی هەبی، ئەو کەسە دەتوانی کە ئیتیخاذ قرار بدا کە مەهارەی قیادی هەبی. بەڕاستی مەسەلەی بڕیاردان هەموو کەسێک ناتوانێت بڕیاردانە، زۆر جاروێ هەندێک کەسێک ناتوانانی حەسمی کێشەکان چونکە سیفەتی قیادی هەیە، سیفەتی قیادی دەبتە هۆی ئەوەی کە ئینسانەکە زۆر بە ئاسانی بتوانی بڕیاردا. هەروەها زیرەکی وجدانی هەبی، یان زیرەکی سۆزی هەبی کە کاتێک حەز بە سۆزەکانی خۆ بکە، حەز بە مەشاعیرەکانی خۆی بکە، هەروەها بتوانین ئەو مەشاعیرانی خۆی دەربڕی بە شێوەیەکی سادقانە، هەروەها بتوانین خەڵکی تریش چ بکە هام بدە لە بۆ ئەوەی چییە، بۆ ئەوەی کە بڕیار بدەن. هەروەها سیفەتی چارەم کە دەبتە هۆی کە کاریگەری لەسەر ئەوەی کەسێک بتوانین کە بڕیاردامدا کە بتوانین لەگەر خەڵکدا ئیش بکە، باشە کە بە تیم ئیش بکە، کە ئێستاکە زۆر گرنگە ئەو کەسەی بە تیم ئیش دەکا کەواتە سیفەتی قیادیشی لەبۆ دروست دەبێت، دەتوانانی کاریش بکە، دەتوانی حەلی مشکلەش بکە. پێنجەم خاڵ حەدەس وەکو فیراسەیەکی هەبی لە بۆ چارەسەرکردنی کێشەکان، هەروەها فکرکردنەوەیەکی منطقیانە و عەقلیانەی هەبی لە بۆ کێشەکاندا بتوانی حەل بکە. ئەوانە هەروەها ئیبداعی هەبی، داهێنانی هەبی لە چارەسەرکردنی کێشەکان، هەروەها بتوانی ئیدارەی وەقتدا کە ئەوەش یەکە لەو خاڵانە چیە دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە بتوانی ئیتیخاذی چ بکە، بتوانی بڕیار بدا لەسەر خودی شتەکان. هەروەها ئیدارەی وەقت،
کە کەسێک ئەگەبێت و ئیداری وەختەکە یەکەکە لەو کاریگەران کە توانای هەیە کە کەسێک بڕیاردا لەسەر کارەکە. هەروەها توانایی ڕێخستن کە باسمان کرد، ئەو توانای ڕێخستنە ئەگەر بێت و ئینسانێک هەیبوو کەواتە دەتوانی بڕیار بدە. هەروە یەکلاکەرەوە کەسێکی توانای یەکلاکەرەوەی کێشەکانی هەبی، یەکلاکەرەوەی هەبی، ئەو مەهارەتە کە زۆر گرنگە بتوانین کەسێک جورئەتێکی لە بۆ دروستکە، بەڵام جورئەتێک لەسەر نەزانی نا، لەسەر حەماقەت نا، لەسەر جێلی نا، جورئەتێک لەسەر زانین و علم و لێکدانەوە. لە پاش ئەوەی شتەکان هەموو هەڵدەسەنجێنێ توانای حەسمکردنی بڕیارەکانێت، چونکە حەسمکردن لەسەر ئەساسی سرعەت و بەبێ هیچ بنەمایەک ئەمە پێی دەوترێ حەماقەت. جورئەتێکە حەسمکردنی کێشەکانی هەیە لەسەر ئەساسی حەماقەت هەیتی، بەڵام ئەگەر بێت و حەسمکردنی کێشەکان لەسەر ئەساسی داتای وەرگر، لەسەر ئەساسی واقع بینینی خۆی کرد، ئەوە پێدرێکا کە حەسمێکی تەواو حەسمێکی عەقلانیە. کاتێک دێین کەواتە بڕیادان شتێکی زۆر گرینگە لە ژیانی ئەو کەسەی پێشەنگە، چونکە پێشەنگ وەکو باسمان کرد کە ئەو دەیەوێت بتوانی خەڵک ئاراست بکە، خەڵک بزوونێنی. ئیواش ئەگەر بێت و توانای بڕیاردانی هەنەبی، چۆن دەتوانی خەڵک بزۆنی، چۆن دەتوانی کێشەکان حەل بکات، چۆن دەتوانی کارەکانی خۆی ئەنجامدا. بۆیە کارەکانی ئەنجامداندا بەو شێوەیە کە دەبێ ئەم کەسە بەو شێوەی کار بکات. وەکو چۆن دەتوانین ئەم سیفەتە لە لای کەسێک بەهێز بکەین، یان ئەو سیفەتە بکەینە مەهارە لە لای خۆمان تاکو بتوانی بڕیان بدەین. یەکەمیان توانای دیاریکردنی کێشەکانمان هەبی. اینجا کێشەی کەسیبی ئەو کێشەی خۆم چییە؟ بۆ شێوە هەڵسوکەوت دەکەم، یان کێشەی مؤسسەبی مؤسسەکە بۆ شێوەی دەڕوا، بۆ ئاڕاستە دەڕوا، یان کێشەی دەوڵەت بی ئەو دەوڵەتە بۆ شێوەی دەڕوا. لە پاش ئەوەی کە تەحدیدی مشکلەم کرد، دێم چی دادەنێم؟ استراتیژیەشی گشتی دادەنێم لە بۆ چارەسەرکردنی چارەسەرکردنی ئەو کێشەیە. دیارە استراتیژیەتی کێشە، استراتیژیەشی بڕیاردان لەسەر کێشەکان کە گوتمان تەحدیدی مشکلت کرد، لە پاش ئەوەی دێ لێرە گریمان دادەنێ چۆن ئەو کێشەیە چارەسەر دەکرێت. باشە ئەو چارەسەرە چۆنە؟ چەند حلولی لە بۆ دادەنێ. هەر حلولێکیش کاتێکیش تەمەشا دەکەی، تەمەشا گروپی خۆت دەکەی، توانای گروپی خۆت دەکەی، هەروەها ئەو بڕوانەی کە لەناو ئەو گروپەیدایە چۆنە، هەروە لە ڕووی موادی بە توانای مادی، هەروە توانای مرۆیی کە تەمەشا دەکەی ئایا چی هەیە و چی نییە. ئایا کاتێک ئەو بڕیارەی دەدەی وەضعی استراتیجەتە، ئایا کاتێک ئەو بڕیارە دەدەی ئەو بڕیارە یەکەم، گریمانی دووەم، گریمانی سێم، ئایا چی ڕوودەدا، نەتیجەکەی چۆن دەبێت؟ ئەگەریمانی سێمی دووەمی چی ڕوودا، ئەگەریمانی سێمی چی ڕوودەدا. کەواتە استراتیژیەشێک دادەنی لە بۆ چارەسەرکردنی کێشەکاندا. بە باش ئەو حلول و ئەو ئیجراعاتانەی دادەنەی ملاحەزەی لەسەر دەنووسی هەر یەکەچیان. ئایا کاتێک دێ حەلی یەکەم، گریمانی یەکەمە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە سوودەکانی چییە؟ چی دەپێچی؟ هەروە زیانەکانی چییە؟ هەروەها چۆن دەتوانین ئەو گریمانە جێبەجێ بکەین؟ ئیجراعاتەکان چۆنە و چۆن نییە؟ ملاحەزاتی لە بۆ دەنووسی. هەروەها بەردەوامی دەگەڕێەوە سەرزانیانەکانوان دەگرێت لەسەر ئەو بابەتە. تەنها ڕاوەناسی کە کاتێک جەلسەیەکت کرد و هەروەها گری بابری ملاحەزاتی خۆ نووس و هەروە ئیجراعاتەکان نووسی تاو کۆتایی پێهات، یان تەحدیدی مشکلت کرد کۆتایی پێ. نە، بەردەوام مستەمر بە بزانن نەخۆ مەسەلەی تەحدیدی مشکلەکەت کردیە، مشکلەکە لە هۆکاری کێشەکان چ بووە، یا ئەو بڕیارە لە بەرچی دەدرێ پێویستە چۆمەدرێ بە شێوێبی ئەو بڕیارە چ لە خۆ بگری و چ لە نەخۆ نەبنی چۆن جێبەجێ دەکرێ و چۆن دەتوانین ئاڕاستەی خەڵک بۆ بڕیارە بکەین. ئەمە هەموو پێویستی بە زانیاریە. بۆیە خاڵێکی تر کە ئیستیماعی ئاخەرین، هەروە گوێگرتن لە خەڵکی تر کە غێری ئەوانەی کە لە ناو کێشەکاندا ئایا کێشێکی ئەو هەیە، چونکە ما خاب من استشارە کە ئەو دەبتە هۆی ئەوەی زیاد کە بڕیارەکەت بڕیارەیەکی چاک بی. هەروەها گوتمان قائیمەیەک دروست بکەین کە هەڵەکان و هەروە چاکی و باشیەکانی ئەو خیاراتانی ئەو هەڵبژارانەی کە دیاریکردنە و چارەسەری ئەو کێشەیە. هەروە کاتێک اختیاری قرارەکەی دەکەی کە اختیاری قرارەکەی خۆت کرد دیاری کرد، بتوانی ئەو نەتیجەی قیاس بکەی، ئای نەتیجەکەی چۆن دەبی چۆن ناوی.
هەروە بڕوات بۆی هەبی کاتێک ئەو هەمووشتانەش کرد توانای گۆڕانکاریشت هەبی لە چارەسەریکردنی کێشەکان بۆ نێو گریمانی AUBC دانە کە گریمانیشت لەو دروست دەبێت توانی بیانگۆڕیانە ئەو توانایشت هەبی لەو کاتێک توانی کە کێشەکاندا کەواتە دەتوانی اتخاذ قرار بدەین و بە ئاسانی تەماشا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەین کە لە ژیانی خۆیدا کە چەند مەهارەتێکی هەبووە لەبوو ئەوی بڕیاندا و وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله خوا پەروەردگار داوای لێ دەکات کە شوڕا بکە کە یەک لەوانەی گوتمان دەبتە هۆی ئەوەی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئینسان بڕیار بدا کە پرسیارکردن و شوڕاکردن تاکو بگاتە نەتیجەیەکدا هەروەها کاتێکیش دەبینین هەروەها باسی ئەوەمان کرد کاتێک لە بڕیارداندا پێویستە باری کۆمەڵگا تەماشا بکەیت هەروە ئەو ژینگەی ئینسانەکە تێدە دەژی هەڵس و کەوتی لەسەر بکەین بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە بە عایشە دەفەرمێت کە حەدیثەکە لە بوخاری لولا أن قومك حديث عهد بجاهلية لهدمت الكعبة وجعلت لها بابين بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیکرد لەبەر ئەو زوروفە کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو گریمانی لە ژێر لەبەردەستی وە ئایا بچی کەعبە بڕوخێنی سەر لە نوێ بکاتەوە وەکو ئەوەی لەسەر دەمی ئیبراهیم و یان وەکو ئێستاکە وازی لێبینی پێغەمبەر صلی الله عليه وسلم وازی لێ لەبەر ئەوەی ئەو کاتە پێویست و بەو شێوەی دەستکاری نەکە چونکە کانوا حديث العهد بالجاهلية هەروە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک تەماشا دەکەین مراعاتی نفسی یان مراعاتی دەرونی خەڵک کە پێویستە کە زۆر جاروێت تۆ بڕیارە کە بڕیارێکی چاچیش دەدەی بەڵام ئەو بڕیارە چییە ئەو بڕیارە لەوانەیە ببتە هۆی ئەوەی لە ڕووی دەرونی خەڵک تێک بچە خەڵک بە شێوەیەشتر تێدەگەی بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک داوای لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە منافقان بکوژین چونکە کە منافق کە ڕاستی زەرەریان زۆر لە کافر زیاترە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیکرد لا يتحدث الناس أن محمدا يقتل أصحابه لبوي خلق نڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم مراعاتی خەڵکی کردیە مراعاتی دەروری خەڵکی کردیە مراعاتی تێگەیشتی خەڵکی کردیە کە خەڵک بە غەڵەت لە شتەکەی بگا بۆیە لەو کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕێگایە هەڵبژان کە منافقەکان بە هیچ شێوەیەک نەکوژی کە بڕیارێکی حەسمە کە بڕیارێکە کە لەبەر ئەوەی بووە کە بیئەکە یان ژینگەکە ئەوەی نەخواسی کەواتە کەسی پێشەک دەبی لێهاتووی بڕیارداری هەبی کە ئەو لێهاتوویەش چەندەها پێویستی بە چەندها توانایی هەیە بۆ ئەوی بگاتە ئەو ئاستە چونکە باز دەکەین بڕیاردانێکی حەکیمانە و بڕیاردانێکی دروست چونکە زۆر کەسەیە بڕیار دەدا بەڵام بڕیارەکەی لەسەر ئەساسی زانست و زانیاری نیە تەنها جۆرێکە لە جورئەتێکی کە ئەو جورئەتە بەبێ باسمان جورئەتدان لەسەر بڕیاردان بەبێ زانست و زانیارە دەستە بابەتی حەماقەت و دەستە بابەتی نەزانین و جێلی لە کۆتاییدا داوا لە خوای پەروەردگار دەکەین کە بتوانین بڕیاری چاک و بڕیاری سەلیمانە لە کاری خۆمان بدەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.